الحمد لله الذي بنعمته تتم الصالحات وتنال القربات وترفع الدرجات، والصلاة والسلام على أشرف الكائنات سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. مسلمانانی خۆشەویست، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. ئیمانداران، جمعەی دوای مانگی ڕەمەزانە و باسی بەردەوامبوون و ئیستیقامە و تەمەسوک بە دین و شەریعەت و عیبادەت و کاری چاکە و کردەوەی بەرز و گوتاری جوانەوەیە. پێغەمبەری نازدارمان لە فەرمایشتێکا فەرمێت صلاة و سەلامی لەسەر بێ: خەیر الأعمال ئەدوەمها وئین قەلە. باشترین کردەوەی ئینسان ئەوەیە بەردەوام بێ با کەمیش بێت، بەڵام دەستی پێوە بگرێ و لەسەر ڕێچکە و ڕێبازی خۆی بڕوا و بەردەوام بێ. ئیستیقامە منهەجی پێغەمبەرە صلی الله علیه وسلم، کار و پیشەی پێغەمبەر و سەحابەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. باشترین ڕێگا و طەریقە بۆ گەیشتن بە نیعمەتی ئیمان و لووتکەی سەعادەت و بەختەوەری و بەهەشتی پانوبەرین و ڕەزابوونی پەروەردگار. خوای تەبارەک و تەعالا بەو پێغەمبەرە نازدارە فەرمێت: فاستقم کەما ئومرت. ڕەسوولی ئەکرەم، تۆ ڕاوەستە لەسەر ڕێباز و دەعوە و بانگەشەی خۆت، بەردەوام بە، دەستی پێوە بگرە، چۆن ئەمرت پێکراوە وا کارەکان جێبەجێ بکە. بەخوای تەبارەک و تەعالا هەر بە پێغەمبەر و ئومەتی پێغەمبەرە فەرمێت: وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل وتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. عزیزەکانم، خوای تەبارەک و تەعالا بە پێغەمبەرە فەرمێ پێیان بفەرمێ ئەمە ڕێگەی ڕاستی منە، لەم ڕێگاوە بڕۆن و شوێنی بکەون و دوای ڕێچکە و خوار و خێچەکان و ئەم لاولا مەکەون و لا مەدەن، چونکە تەفرقە و ئاژاوەتان تێکەوێت ولا ئەدەن لە ڕێگای مستەقیم و ڕێگای پێغەمبەر و سەحابەی پێغەمبەری خوا. ئەمە وەسیەتی خوا و پێغەمبەری خوایە بۆ ئێمە. ڕجاوایە ئێوە بەم جێبەجێکردنی ئیستیقامە و بەردەوامبوونتان لەسەر خواپەرستی و پەرستان و کار و کردەوە و گوتاری باش و چاک ئێوە تەقواتان بەرجەستە کردبێت، کە زۆر جار ئاماژەمان پێکردووە لە هەرچی عیبادەتایە خوای تەبارەک و تەعالا باسی تەقوا و بەرجەستەبوونی تەقواکە بۆ مسلمانان و ئیمانداران. ئیستیقامە یعنی بەردەوامبوون و سەبات لەسەر دینی خوا، لەسەر تاعەتی پەروەردگار، دەستگرتنە شەریعەتی ئیسلام و ئاگابوون لە حەڵاڵ و لە حەرام و دوورکەوتنەوە لە کاری خراپ و تاوان و دوورکەوتنەوە لە زەم، لە غەیبەت، لە گوتاری ناشرین، لە کاری ناڕەوا، لە بوهتان، حتا مردن، نەک مەوسیمێک بێ و کاتێک بێ و دوای ئەوە واز لە کاری چاکە بێنی و دەستکەیتەوە بە کاری خراپ و تاوان و مەعسیەت. خوا فەرمێت: وەعبد ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین. تۆ بەردەوام بە لەسەر عیبادەت و کاری خۆت حەتاکو ئەو دەقە و سەعاتەی کەوا ئەجەل یەقەت پێئەگرێ و ئەگەیتە حوزوری پەروەردگار و مردن ئەچەژیت. دەستگرتن بە شەریعەتی خواوە، بەردەوامبوون لەسەری خۆی بۆ خۆی تەعزیمی فەرمانی پەروەردگارە، کە خوا خۆیشی ئەفەرمێت ئەوانەی کەوا تەعزیمی ئەمرەکانی ئێمەیەکەن و بە گەورەی ئەزان و سەرپێچی ناکەن و ئەم لاولا ناکەن. ذلك ومن يعظم حرمات الله فإنها من تقوى القلوب. ئەوانە ئەهلی تەقوان و تەقوان بەرجەستە کردو و من لێیان ڕازیم. ئەزیزەکانم، ئیستیقامە و بەردەوامبوون لەسەر تاعەت و خواپەرستی، وازێنان لە تاوان و مەعسیەت، ئەمە بەس لە ڕەمەزانە نییە. ئینسان ناوێ بەس دەروێشی ڕەمەزان بێ و دوای ڕەمەزان ڕەفیقی شەیتان بێ و پلان و نەخشەی شەیتان جێبەجێ بکە و ئەوەیشی لە ڕەمەزانان نەیکردووە
لدواي الرمضان قربي بو كاتوا وبلي أو ديسانوا رمضان ترديتوا وكابراوتي حاجة ريبيا كينو كي الله تو قدر رمضان تر كي الله تو سعادة تر مولطة به بويلا ججنا يا لدواي ججنا عبادتي خد ندوريني خرماني عبادتك نسوتيني بيغنبري نازدار بو عصمتي اخوال قناي اول واخري خوش بوا يكي لدعاء كاني اي فرمو اللهم يا مقلب القلوب ثبت قلبي على دينك صحابة كان يعرفون يا رسول الله بو انسان قران كاري بسراديه بيغنبري خواه فرمين بلي انسان دلي لبيني دو پنجي قدرتي پروردگار بويا بيويستا هموشا دعاء بكا بڵێ خوایە سەباتم کەی جێگرم کەی ڕامگری ئیستیقامەم پێبەخشی دوعای ساڵحان و پیاوچاکانی ئێمە سەحابەکانی پێغەمبەری خوا هەمیشە ئەوە بووە اللهم ارزقنا الاستقامة خوایە ئیستیقامەم پێبەخشی بۆ ئەوەی کەوا حوسنی خاتیمەم هەبێ سوئی خاتیمەم نەبێ بەدبەخت و نەکبەت نەبم چارە ڕەش نەبم ئەزیزەکانم بەردەوام بوون لەسەر عیبادەت و لەسەر کاری چاکە بو دنيا وقيامته بو دنيا والله هر مجتمع وكومەڵگایەک ئەگەر دەست بە فەرمانەکانی خوا بگرن فەرمانەکانی خوا ئەمرەکانی خوا جێبەجێ بکەن بە خۆیان بگۆڕن بەرەو چاکە دڵنیا بە خوای تەبارەک وتەعالا ناومێدیان ناکا والله زاڵمیان بۆ لە ناو ئەبا والله ئەگەر ئیستیقامیان هەبێت لەسەر کاری چاکە و ئیمان و دینیان والله خوای تەبارەک ڕزق حەڵاڵیانەدا خوا لەوە با و بەڵاو نەخۆشی ئەیان پارێزێ بەڵام بە پێچەوانە بوو خوا عەزاب و سزایانەدا وأن لو استقاموا على الطريقة لأسقيناهم ماء غدقا خوای تبارك وتعالى أفرميت إيمان داران باور داران أجر إيوة بردوان بن لسر فرماني خوا وبيغمبري خوا لسر ربازي بيغمبري خوا دڵنیابە خوای تبارك وتعالى ژیانی پڕخێر و خۆشیتان بێبەخشێت ئەم ئاەتە هۆکاریاتنە خواردەوەی ئەوە بوو قوڕیش ئیهانەی پێغەمبەریانەکە صلی الله عليه وسلم خوای تبارك وتعالى سزایەدان عەزابیەدان بارانی لێگنەوە 7 ساڵ باران نەباری خوا فەرمی بە پێغەمبەری خوا پێیان بفەرموو ئەگەر ڕاست ئەکەن ئەگەر داوای بارانەکەن داوای نیعمەتی منەکەن داوای ڕەحمەتەکەن داوای خۆشگوزرانیەکەن داوای ئاسوودەی ڕۆحەکەن با عیبادەت بکەن با شوێن تۆ بکەون ئێمەش ژیانێکی پڕ خێر و خۆشی و بەرەکاتیان پێبەخشین بەڵام بە پێچەوانەوە ئەگەر لایەندا بە ئەنواع سزایان ئەدەین ئەمە بۆ دنیا بۆ قیامەتیش ئەوە خوای تەبارەک وتەعالا مژدە ئەدا بەو کەسانەی ئەهلی ئیستیقامەن لە سێ کاتی زۆر دژوارە ناڕەحەتە ئەهلی ئیستیقامە فریشتەکان مژدەیان پێدەن کە ترس و بێمیان نەبێ کە عیبادەتی من و تۆ کاری چاکەی من و تۆ بۆ ئەوەیە لەو سێ کاتە دژوارە ڕزگارمان بێ و نەجاتمان بێ کاتی سەرەمەرگ کاتی ناوگۆڕ کاتی قیامەت کە کەس بە کەسە و کەس ناناسێ باوک و دایک و ئەولاد لەیەک ڕاکەن کەس دۆستی نییە ئیلا پەروەردگار نەبێ ئەو کەسانەی کەوا لە خواوە نزیک بوونەتەوە بەکار و کردەوەی چاکی خوان و ئیستیقامەی خۆیان خوا فەرمێت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون نحن أولياؤكم في الحياة الدنيا وفي الآخرة ولكم فيها ما تشتهي أنفسكم ولكم فيها ما تدعون نزلا من غفور رحيم فمن أوانيك استقامان بو وتيان إيما الله خوامانا يعني تاكو تنهايا شريكي ببرار نادين قرآن دستور پێشەوامانە حەزەتی محەممەد پێغەمبەرمانە شوێن ئەوەکەوین ڕاستی لەگەڵاکەین درۆی لەگەڵا ناکەین پەیامی جێبەجێەکەین شریعەتەکەی جێبەجێەکەین لەناو خۆمانە لەناو ماڵ و منداڵمانە لە عەمەل و کردەوەمانە لە کار و پیشەمانە الله ڕەبونا ئەمە معنای الله ڕەبونایە ئەزیزەکانم کاتێککە بەردەوام بوو لەسەر ئەم پەیامە ئیستیقامەی بوو خوای تەبارەک وتەعالا لە سێ کاتە فریشتە ئەنێرێ هاوڵ و دۆستەکان ئەنێرێت بۆ ئەوەی کەوا مژدە و مزگەنی پێ بدەن تتەنەزەل عەلەیهِم المەلائیکەةُ ئەللا تەخافوا لەو سێ کاتە فریشتەکانیان ئەڵێن مژدە بێ لێتان ترس و بێمتان نەبێ بێباک بن ئێوە ئەهلی نەجاتن ئێوە ڕزگارتان ئەبێ لە کاتی سەرەمەرگە کە بەڕاستی ئینسان کە لای کەسێکا بێ لە گیانەڵای و گیانی دەرەچێت
كشن ناراحته لو كادوا ساتا بيغمبر بو عظمتي فرمو إن للموت لسكرات لو كاتا خوا خواتي يكيك براسي فرياي كوي كلمة لا إله إلا الله خاطر سرزباني وثابتك من قال آخر كلامي لا إله إلا الله دخل الجنة أوي كوتا وشي لا إله إلا الله أهلي باشتا لو كاتا توفر اشتكانوا الرائي بياو شاكان كتور رفيقيان بوي خوشو يستون لو كاتا ينمجدو بيدن ما ترسى بيم النبي ترسي النبي خفت نخوي ها يا مدسي لي برنادين چونك تو دس لشريعة غي خوا برنداوة چونك تو لقل ايه ما ابوي هاولي ايه ما ابوي رفيقي ايه ما ابوي ايه مجر رفيقتين لو كادوا ساعتا شايت مانا خنا سرزباني بدنجي برزو زلالة الله لا إله إلا الله ومحمد رسول الله جاني درأتشو ناو تشاوي عارقك شاوي أبرة الروح مباركي كلو جست باك ودرأتشي كبروا آسمان كانوا بو فردوسي على أرواح إن جعلنا وقورا لو كادوا ساتي كوادائي لنا وقوروا قوم كسب جي لن لقبري تسكو تاريخ غريبة لتشولوانية لو شوننا رعتا لو كاتيشا كاتدو فريشتين برسياري لكن من ربك وما دينك وما اعتقادك وما مت عليه وماذا تقول في هذا الرجل الذي بعث فيكم وفي الخلق أجمعين خوات كيه پیغمبرت كيه قرآنت كيه برانبري خوشكو براي مسلمان تشيت اكردو تشيت اوت شون كارتكر شون تعامل تكر لسر تدين يا مردي لسر شريعة يا مردي تو برانبر او ذات مباركة علي شي طبعا جستي پیغمبري خواه مجسدة كانوا آماده كان لو كاتا ديسان فريشتو ارواح دوستاني پروردگار كلام لخزمتي انا ابو خوشي ويستون الين ما ترسى خوفت نبي ألا تخافوا ولا تحزنوا إيمها والله توين دوستي توين بزباني بارا وشيرين والله الله ربي الله خواي منا قرآن بيشوا ودستوري منا أو خوش كبراي مسلماناني منن أو حضرتي محمد المصطفى إيمان مان بيه ناوى شوين أو كوتوين سرمان خستو سري أخين عزيزة كانم إنجال باشان فريشتكاني برسيا كاريش يكسر جيغا بجيدي المو درون وخوا عابسي ليكن وبيروز باي ومبارك باي ليكن الله أوا قبري تو باخك لباخكاني بهشت أو شويني تو إلى بهشتا أقادار با عزيزة كانم بلام أجر كافر بيه يا بيتشوانه بيه يا أهل استقامة بيه قال تيكرد ومزبزب بيه أوكو منافق وايا منافق طبعا صفتي وايا لا يذكر الله إلا قليلا كم زغري خواكا بردوامني ويلكاتي جان كشانا ناو قوريشا هموي پشتی تيكاو كز دوستو عبابيني وبدبخت ونقبت اخوافنا مع بعض لقيامتي شا لو الروجا كروجي نار عتيا نفسي وركسي ابو اخوي لو كاتو ساتا ديسان فريشتو ارواحي انبياء واولياء ودوستاني اخوا اماده بن لن الا تخاف ولا تحزنوا دوستك ايما رفيقك ايما يما دوستي توي نترسي امرو بلا روجك نار عتا بلام تو اهل استقامي تو بهشتيت مش دبي ليه تو بهشتيت تو لصراط لميزان هموي نجاد الدبي چونك تو بردوام بي لسر عبادت خوا پرسي خود لسر آكارو تاريخ خود راست كردو دروت نكردو بويا امر امج دستي لبرنادين بيك وداخلي بهشت بين عزيز كانم بويا رمضان موسم عبادته موسم توبه موسمي سركوت مثلا نفسها ارزوها شون بين الرمضان دعاء الرمضان زياتري كم تري مكه بردوام بو اويكوا لو سيكات دجوار نارعتا سربرز بي الرزقار بي دوستان وخوشويستاني خواج برقي اللي كان دفاع اللي كان خوا لهم ولا ما خوش بيه خوا لهم ولا ما راضي بيه خوا استقامه في بخشي خوا استقامه في بخشي خوا استقامه في بخشي خوا لو سيكات دجوار دا سلب ايمان نبين دوستاني خود فريشتكاني خود دابا نسر سرمان مجدمان بني بلن ايوه باشتين ايوه رزقاتانا بيه ايوه السلب ايمان نابن لناو قوري تسكو تاريخ باريكا فريامان كون هاو كارمان بن سراج وتشرامان بن انيس ورفيق مان بن لقيامتي شا لحصوري تودا لسرسرات ميزانو لو كادوا سادة دجوار دا بان مان بكن هاولي اوان بين فريامان كون فريات رسمان بن بلن لا تخاف ولا تحزن ما ترسن إما هاولي ونخواه لو سكات الرزقان ماكي خومانو باوكو دايك مان لازا كراني مانكي
ڕەمەزانی پڕ خێر و بەرەکە حسابکەی خوایە لێمان خۆش بە خوایە لێمان ڕازی بە خوایە عەمەل و کردەوەکان مەدڕە ناو چاومانە خوایە ئیستیقامان پێبەخشە خوایە ئیستیقامان پێبەخشە خوایە بەردەواممان کە لەسەر کاری چاکە لەسەر عیبادەت تەمەنمان پڕ خێر و بەرەکەت کەی خوایە لە گوناه و لە مەعسیەت و لە تاوان و زوڵم و ستەم و پشتیوانی زاڵم و ستەمکار پارێزەمان کەی خوایە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی ئیمان و ئیسلام خەیتە دڵیانەوە یا ڕەبی خوایە هەرکەسێ دۆستی دین و ئەخلاق و نیشتیمان و وڵاتمانە دۆستی ئەم میلەتەمانەیە خوایە بەرقەراریکەی هەرکەسێ دوژمنی دین و خاک وڵات و نیشتیمانمانە ئەگەر شیاوی هیدایەتە خوایە هیدایەتی دەی ئەگەر شیاوی هیدایەت نییە خوایە تەفروت و نایکەی خوایە لە کۆڵمانی کەیتەوە خوایە بە ئیمان و پێشمان پێ بکەیتەوە بە ئیمان و بمانژێنەوە ماوێنە زیندومان کەرەوە خوایە خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان لە هەموو نەخۆشی و لە هەموو وەبایەک پارێزاوکە شیفای جەستە و ڕۆحی مولایەکمان بە شیفای نەخۆشەکانی ماڵەمان نەخۆشی خەستەخانەمان نەخۆشی گەڕەک و محەلمان نەخۆشی وڵات و شارمان نەخۆشی نیشتیمانمان نەخۆشەکانی قەوم و کەسمان لە دەرەوەی وڵاتندا و دوعای خەیران کردووە خوایە شفاعەت بۆ پەلایان بۆ بنێرە خوایە ئەوانەی منداڵن منداڵی ساڵحان بەرێ ئەوانەی هیان و ساڵح خوایە بۆیان ساڵحکەی ئەوانەی هیان و تاڵحە خوایە بۆیان ساڵحکەی ئەوانەی هیان و مەفقود و دیار نەخوایە بێکیان شادکەیتەوە خوایە سوڵح و سڵاحەت و محەبەت و ڕێز و خۆشەویستی لە نێوان قەوم و کەسەکانە دروستکەی بەتایبەت ئەوانەی دوژمنایەتیە نێوانەوە خوایە سوڵحیان کەی خوایە سوڵحیان کەی خوایە ئاشتیاکە لە نێوانیان لەوان تەواوی مسلمانان خوایە فرای مسلمانان گیانکەوە خوایە عیزەت بۆ مسلمانان بگەڕێنەوە بەتایبەت پەروەردگارە تەپارێنەوە مسلمانانی غەزە و فەلەستین فرایانکەوە خوایە زۆر مەزلومن خوایە ستەمیان لێ ئەکرێ خوایە قەتڵ و عام ئەکرێن خوایە گیان جینایەت ئەکرێن خوایە وڵاتیان سوتماگەر و تەتمیدرەیە خوایە کەسیانیە تۆ نەبێت تۆ لە هەموو کەسێ بە یەسر و بە قوتری خوایە فرایانکەوە خوایە بە جنون سەربازی خۆت فرای ئەو خەڵکە میلەتە ڕەشڕوتەکەوە خوایە جوولەکە و گاوریان بۆ ناوبەرە خوایە جوولەکە زوڵم لە مسلمانانەکە قەتڵ و عامی مسلمانانەکە زۆر بێڕەحمە خوایە لە ناویان بەری خوایە سووتیان کەی خوایە ڕسوایان کەی خوایە خۆیان وڵاتیان تەدمیر کەی جێشان تەدمیر کەی ئەوەیشی پشتیوانی ئەوانە ئەوەی لەگەڵ ئەوانە ئەوەی لە فکری ئەوانە ئەوەی پشتیوانی ئەوانەکە خوایە ئەوانی تەدمیر کەی یا ڕەبی خوایە لە دەپاڕێینەوە ئەوەی کەوا خزمەتی ماڵەکەی تۆکە شەریعەتەکەی تۆکە ئەم دینی تۆکە خوایە بەرقەراری کەی بەتایبەت ئەوانەی خزمەتیان بە مزگەوتە کردووە لە بناغەی ئەم مزگەوتا بەشدار بوون قسەی خێریان کردووە پارەیان داوە ئیشیان کردووە کاریان کردو بەردەوامن خوایە بەرقەراریان کەی خوایە بیکەتە گەشتی نەجات بۆیان خوایە بیکەتە گەشتی ڕزگاری بۆیان بیکەتە مای شیفای جەستە و ڕۆحیان سەرکەوتن و عیزەت بۆیان لە دین و لە دنیادا خوایە لەو سێ کاتە دژوارە فریای ئێمە ئەوانەیەکەوە خزمەتیان بەم مزگەوتە و تەواوی مزگەوتەکانی مسلمانان کردووە یا ڕەبی خوایە ئەوەی کەوا بنيتي خيري بجداري كردو خواه بينا وقصدك لباشتا ودرسكي آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.